وانەی لێکدانی ڕادەدارەکان بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 62. لێرەش گەیشتمە ڕاهێنانی ئازاد لێک بدە پرسیاری 18. لێرە دوو کەوانم هەیە، ئەو دوو کەوانانە جارانی یەکتر بە هەمووی 4 ڕادەیە. لێرە لە کاتی لێکدانیش 4 ڕادەم بەدەست دەکەوی و یاسایەکە ئەو هایە یەکەم ڕادە جارانی یەکەم ڕادە کە تەمەشا دەکەم هیچ هێمایەک نییە کەواتە ئەمنیش هیچ هێمایەکی نانووسم چونکە لە لای ڕاست دەنووسم پێی ناوێ بنووسم هێمای کۆ چونکە ئەو ئەگەر هێمانە نووسرابی واتە پۆزیتیڤن بەڵام پێویست ناکا بنووسم. س جارانی س یەکسانە بە س تواندوو. دیسان ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە بەخۆی و بە هێمایەکەی هەمیشە چونکە یەک نێگەتیڤی دەبینم دەبی نێگەتیڤەکەی بنووسم کەواتە کەم سێ س. ئەوجە لێرە ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە بەخۆی و هێمایەکەیان چونکە پۆزیتیڤن هەردووچیان کەواتە پۆزیتیڤ کۆ 4 س. ئەوجە ئێستا ئەو ڕادەیە جاران ئەو ڕادەیە یەکەچیان پۆزیتیڤە و یەکەچیان نێگەتیڤە کەواتە هەمیشە دەبی نێگەتیڤ بی ئەنجامی لێکدانەکەوە 4 جاران سێ یەکسانە بە 12. ئێستا تەماشایان کەم دوو ڕادەم هەیە کە پێک دەچن ڕادە لێکچووەکان بە خۆیان و بە هێمایەکانیان تەماشایان دەکەم کەم سێ س و کۆ 4 س چونکە یەکەمە یەک کۆیە لە کاتی ئەژمێرکردن لێدەرکردن ئەنجام دەدەم چونکە لێرە لێکدان نییە بەڵکو کۆکردنەوەیە کەواتە جیاوازیەکەی لە مابەینی 3 و 4 دەکا 1 و هێمایەکە هێمای ژمارە گەورەکەیە کە پۆزیتیڤە کەواتە ئەو ڕادەیە وەکو خۆی دەنووسمەوە ئەو ڕادەیەش وەکو خۆی دەنووسمەوە سادەی دەکەم ئێستا س تواندوو کۆ س پێی ناوێ بنووسم 1 س دەبی بنووسم تەنیا س ئەوجا کەم 12 کەش وەکو خۆی دەنووسمەوە ئەو های لێ هات ئەنجامەکە. ئەنجامی لێکدانەکە بێمە لای پرسیاری ژمارە 19. پرسیاری 19 دیسان دوو کەوانم هەیە 4 ڕادەشم هەیە. ئێستا لە کاتی لێکدان دەبی 4 ڕادەم بەدەست بێ پاشی ئاسانکردن و سادەکردن نازانم چ ڕوودەدا بەڵام ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە دەبیتە ف تواندوو ئەوجا ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە دەبیتە 5 ف پاشان ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە دەبیتە کەم ف ئەوجا ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە دەبیتە کەم 5 کەواتە ف تواندوو کۆ 5 ف پیتی ف کەم پیتی ف و کەم 5. ئێستا ئەو دوو ڕادانە لێکچووەکانن پێک دەچن چونکە هەمان پیتیان لەگەڵا و توانی پیتەکەش هەمان شتە بەڵام ئەو ڕادەیە بەتەنەیە ئەو ڕادەیەش بەتەنەیە وەکو خۆی دەینووسمەوە. لێرە ف تواندوو ڕادە سۆر و کەسکەکە یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە واتە ژمارەکان لێک دەردەکەم 5 یەکی لێ بڕوا دەکات 4 هێمای ژمارە گەورەکە 5 پۆزیتیڤە دەبیتە کۆ 4
ئەوجە کەم پێنجەکەش وەکو خۆی دەنووسمەوە. ئەوە ئەنجامەکەیە، ئەنجامی لێکدانی ئەو دوو کەوانەیە. پرسیاری 19 تەواو بوو. ڕەنگە هەموو پرسیارەکان شیکار نەکەم، هەندێکیان شیکارکەم. پرسیاری 21 شیکار دەکەم، پرسیاری 20 دەهێڵمەوە. پرسیاری 21 لێرە ئەو دوو ڕادەیە لێکچیان دەدەم، هێمایەکە پۆزیتیڤە، بەڵام چونکە لە پێشەوە دەینووسم لە لای ڕاست پێویست ناکە هیچ بنووسم، کەواتە 3 توان 2. ئەوجا ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە هەردووچیان پۆزیتیڤن، بەڵام لێرە دەبی بنووسم پۆزیتیڤ کۆ 3 پیتی مە. هیچ کێشە نییە ئەگەر بنووسم پیتی مە جاران پیتی س، هیچ کێشە نییە. کوم بووی ئەوها دەینووسم، هیچ کێشە نییە. ئەوجا ئێستا ئەو ڕادەیە بە خۆی و هێمایەکەی جارانی ئەو ڕادەیە یەک پۆزیتیڤە یەک نێگەتیڤە، دەبیتە نێگەتیڤ کەم 5 س. ئەوجا ئێستا کەم 5 جارانی کۆمە یەک نێگەتیڤە یەک پۆزیتیڤە، هەمیشە دەبیتە نێگەتیڤ کەم 5 مە. لێرە ئەگەر تەماشاکەم هیچ ڕادەیەک بە ڕادەکەی دی ناچی، هەریەکە بە تەنەیە، کەواتە ئەو هادەی هێڵمەوە. ئەوە هیچ سادە ناکرێ. پرسیاری 22 هەروە بە خێرایی 4 مە س کۆ 4 مە وەنە پیتینە کەم پیتینە جاران پیتی س و کەم پیتینە 2 جا. لێرەش هیچ ڕادەیەک بەوی دی ناچی، کەواتە ئەوها بەجێی دەهێڵم. ڕادەی لێکچووم نییە، ڕادەی لێکچوواتە دەبی هەمان پیت هەبی و هەمان توانیش هەبی. لێرانە پیتەکان وەکو یەکنینە. پرسیاری 23 ئەویش هەر بە خێرایی ئەو دوو ڕادە جارانی یەکتر دەبیتە 5 توان 2. ئەو دوو ڕادێش جارانی یەکدی دەبیتە کۆ 2 جاران 5 10 پیتی نە وە پیتی س. هیچ کێشە نییە کو دەنووسم. ئەوجا ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە دەکاتە کەم 3 نە وە س. لێرە گرنگە وەکو ئێرە بنووسم هەتا بزانم ئەو دوو ڕادەیە پێک دەچن. ئەوجا ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە دەکاتە کەم 6 س توانی 2. ئەو دوو ڕادەیە پێک دەچن، کەواتە 5 ئەو ڕادە شینەی وەکو خۆی دەنووسمەوە 5 نە توان 2 10 نە س و کەم 3 نە س. لێکیان دەردەکەم چونکە یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە، یەکیان کۆیە یەکیان کەمە و هێمای ژمارە گەورەکە دادەنێم، کەواتە دەکاتە کۆ 7 نە وە س. ئەوجا ئەو کەم 6 وەچی خۆی دەینمە خوارێ بێ دەستکاری. بێگومان دەبی لە تەنیشتی بنووسم، بەس ئەمن چونکە جێگا من نییە. لێرە ئەو پیتی سە. ئەو های لێدێ ئەنجامی لێکدان. ئێستا تەواو بووم لە پرسیاری 23ش، بزانم گەیشتمە چێندەری پرسیارەکان. ئەوانە ڕەشکەمەوە ئاسان نییە دیارە ڕەشکردنەوە، کاتی زۆر دەوێ. ئێستا پرسیاری 24 کە تەماشا دەکەم
دوو کەوانەم هەیە، بەڵام لە کەوانەی لە هەردوو کەوانەکان سێ ڕادە هەیە، کەواتە 6 ڕادەم دەبی ڕەنگە لە کاتی لێکدان بکاتە سێ جاران سێ بکاتە 9 ڕادە پێش ئاسانکردن و ساکارکردن. لە چێ بنووسم ئەو ئەنجامانە؟ ڕەنگە لێرە بنووسم باشبی، ئاسان نییە جێیەکی ببینمەوە چونکە زۆر دوور و درێژە. کەواتە ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە دەکاتە س توان 4 پاشان دەکاتە 2 س توان 3 ئەوجا کەم 2 س توان 2. ئەو هەر لێ هات. هەر ڕادەیەک لێک دەدەم لەگەڵ هەموو ڕادەکانی کەوانەکەی دی، و لێرەش ئەو ڕادەیە لێک دەدەم لەگەڵ هەموو ئەو سێە، پاشان ئەو ڕادەیە لێک دەدەم لەگەڵ هەر سێکیان. ئێستا سێ ڕادەم بەدەست کرد، ئەوە تەنیا لێکدانی ئەو ڕادەیە بوو لەگەڵ کەوانەکەی دی. ئێستا دێمە ئێرە، کەمم هەیە دەبی زۆر ئاگام لێبی، کەم 2 س و جارانی س توان 2 دەکاتە کەم. بە ئێرەش هەندێک جێی بکەمەوە. ئێستا دەکاتە کەم 2 س توان 3. پاشان ئەو ڕادەیە جارانی ئەو ڕادەیە دەکاتە کەم 4 س توان 2. ئەوجا جارانی ئەو ڕادەیە دەکاتە کەم جاران کەم دەبیتە کۆ 4 س. ئەوە سێ ڕادەی دیکەشم بەدەست هات. ئێستا مایە سێ ڕادەی دی. ئەو جارەی ئەو ڕادەیە جارانی ئێرە واتە چونکە ئەوە یەکە ڕادەی یەکەم، واتە ئەو ڕادانە وەکو خۆی دەمینێنەوە چونکە جارانی یەک هەر دەکا وەکو خۆیان. کۆ س توان 2 کۆ پیتی س توان 2 و کۆ 2 س و کەم 2. ئێستا تەمەشاکەم ئایا ڕادەی لێکچووم هەیە، ئەو ڕادەیە بە تەنەیە دەنووسرێتەوە. ئەو ڕادەیە س توان 2 ئەوە یەک لەو جۆرەی س توان 3 ئەوەش س توان 3 یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە دەبنە 0. هیچ نامینێ. ئەوجا دێمە لای کەم 2 س توان 2 لێرەش کەم 4 س توان 2 کەواتە دەبیتە کەم 6 س توان 2. کەواتە کە ئەو ڕادەیەم نووسیەوە وەکو خۆی، ئەوجا دەنووسم کەم 6 س توان 2 لێرانە. س توان 4 وەکی خۆی دەنووسمەوە، ئەوجا کەم 6 س توان 2. ئێستا دێمە لای کامڕادەما کۆ 4 س وابزانم لێرەش س توان 2ش کەشم هەبوو، وابزانم ئەوەش س توان 2 بوو، کەواتە دەبی کۆب س توان 2 کەواتە دەبیتە کەم 5 لێرە 5 س توان 2 چونکە یەک س دەڕواتن کە لێرەیە، کەواتە دەبیتە کەم 5 س توان 2. ئێستا
کۆ 4 س و کۆ 2 س دەبیتە کۆ 6 س. کۆ 6 پیتی س. پاشان کەم 2 وە کەم 2 ئایا کەم 2 بوو لێرە یان کەم 2 نەبوو؟ ئەوەیە مەسەلەکە. وابزانم ئەوە کەم 2 نەبوو، کەم 2 س تواندوو بوو کە سڕیمەوە. دەبی بگەڕێمەوە بزانم چ نووسرا بووە. کەواتە تەنیا یەک کەم 2م هەیە. لێرانە گۆتمان بووە 5 و کۆ 6 پیتی س. ئەوجا ئەو کەم 2 بە تەنەیە دەیمە خوارێ. ئەو های لێ دێ س توان 4 کەم 5 س توان 2 کۆ 6 س کەم 2. چونکە هەر لە جێوە لێرە چایان دەکەم بەداخەوە زۆر زۆر ئالۆز دەبی، ئاسان نابی چونکە جێەکە نییە هەتا ڕوونی کەمەوە و ڕادەکانیش گەلک زۆرن. ئێستا ئەوەش تەواو بووم. پرسیاری چ بوو؟ پرسیاری 24 بوو. پرسیاری 24. وابزانم چیتکە پرسیاریشی کار ناکەم چونکە زۆر ئالۆزە، بەڵام ڕێکە هەمان ڕێیە، یاسایەکەش هەمان یاسایە. هەر یەک لەو ڕادانە دەبی جارانی هەموو ئەو ڕادەکانی دی بکرێن کە لە ناو کەوانەکەی دووەمن. ئەو پرسیارەکان دی 26 و 25 و 27 دەهێڵمەوە دێمە لای پرسیاری 28. کێڵگەیەکی لاکێشەی درێژیەکەی 25 مەتر و پانیەکەی 5 مەترە. لە دەرەوە، ئەوەش گرنگە، لە دەرەوە بەڕێڕەوێک دەور دراوە. ئەگەر بە بیرمان بێ پرسیارەکەی دیکە نووسرا بوو لە ناوەوە بەڕێڕەوێک دەور دراوە، زۆر زۆر گرنگە، لە دەرەوە یان لە ناوەوە. ڕێڕەوی پانی ڕێڕەوەکە چەندە؟ پیتی س. نازانین چەندە. ئێستا ڕووبەرەکەی چەندە بەڕێڕەوەکەوە؟ واتە ئەو کێڵگەیە ڕووبەرەکەی چەندە؟ بێگومان چونکە پیتی س نازانین چەندە، ئەو ڕووبەرەی بەدەستمان دێ بەهۆی پیتی س. ئەواتە 100% نازانین چەند مەترە. مەتر دوو جایە، تەنیا بڕەکمان بەدەست دەکەوی و پیتی س لەگەڵ بڕەکە هەیە. ئێستا کێڵگەیەکی لاکێشەیی. کێڵگەیەکی لاکێشەیی ئەوە کێڵگەکەیە لاکێشەیی درێژیەکەی 25 مەترە و پانیەکەشی 5 مەترە. ڕێڕەوێک لە دەوریتی ئەوها ڕێڕەوەک لە دەورەی لێرە 25کە لێرە بی ئەو 5ش لێرە بی. ئەو ڕێڕەوە لە دەورەی ئەو کێڵگەیە دەچێشرێ. پانی ئەو ڕێڕەوەی چەندە لە هەموو لایەکان وەکو یەکە. پانیەکەی س نازانین چەندە، دەنووسین س. واتە لە چێندەر هەتا چێندەر، لێرە هەتا ئێرە، یان لێرە هەتا ئێرە، یان لێرە هەتا ئێرە، یان هەمووی وەکو یەکە. پانیەکەی پانی ئەو ڕێڕەوەی هەرچەندە ڕەنگە لە وێنەکەی زۆر باش دیار نەبی، بەڵام پانیەکەی وەچیەکە لە هەموو لایەکان کە دەکاتە پیتی س. ئەلێرە پاشان چ ڕوودەدا؟ ئەو کێڵگەیە پاشی ئەوەی پیتی س زیاد بوو لە هەردوو لای درێژیەکەی چی لێدێ؟ دەبیتە درێژەکەی دەبیتە 25 کۆ 2 س. پانیەکەشی دەبیتە 5 کۆ 2 س. چونکە سئەک لە سەرێ یەکەچیش لەولایە دەکاتە 2 پیتی س. س کۆ س دەکاتە 2 س. کەواتە ئێستا درێژی کێڵگەکە بەڕێڕەوەکەوە
25 کۆد و س و پانی کێڵگەکەش 5 کۆد و س. ئێستا ئەگەر بمەوێ ڕووبەری ئەو کێڵگەیە دەربینم درێژی جاران پانی دەبی دوو کەوانەی دانێم لە دەورەی ئەو دوو ڕادانە دەنا ناکرێ ئەگەر کەوانەی دانەنێم هەڵا دەردەچی کاتە ئێستا لێرە 5 کۆد و س جارانی 25 کۆد و س بێگومان هیچ کێشە نییە ئەمن ئەگەر 25کە لێرە بی 5کە لێرە بی هەر یەک شتە ئەو هاشبی هەر یەک شتە کەواتە کێشە نییە کامە کەوانەی پێشتر دەنووسم. لە کاتی جارانکردن یەکەم ڕادەکە 25 جارانی پێنجی دەکەم دەبیتە 125 ئەوجە 25 جارانی دوو س دەکەم دەبیتە 50 س کە لێرە نووسێت لەبەر 50کە پێشی دەیەکێت چونکە ئەمن ئەو هامدانا بوو هیچ کێشە نییە بێگومان ئەو هاش دەبی 5 جارانی دوو س دەبیتە 10 س ئەوجە 2 س جارانی 25 دەبیتە 50 س و 2 س جارانی 2 س دەبیتە 4 س توان دوو. ئێستا ڕادە لە یەکچۆکان 10 پیتی س و 50 پیتی س کۆ دەکەمەوە دەبیتە 60 پیتی س 60 جارانی بێگومان 125کە و 4 پیتی س دووجا وەکو خۆی دێتە خوارێ ئەو های لێدێ ئەوە ڕووبەری کێڵگەکەیە بەڕێڕەوەکەوە چونکە نازانین ڕێڕەوەکە 100% چەندە تەنیا پیتی سە بەڵام ڕەنگە لە تاقیکردنەوە پێدراوەکەبی ئەگەر پیتی س بۆ وێنە کردیە 10 مەتر یان 2 مەتر یان 1 مەتر ئەو کات لە جیاتی دانان بەڵام ئێستا هیچ نانووسم هەر ئەوەندەیە تەنیا لە تەنیشتی دەنووسم مەتر دووجا مەتر دووجا ئەوە تەواو بووم لەو پرسیارە. بێمە لای لێرە چم هەیە پرسیاری 29 بکەوە واتە کردنەوەی ئەو کەوانانە. لێرە ڕێسایەکی ئاسان هەیە ڕێسایەکی خێرایە لۆکردنەوەی هەموو کەوانەیەک کە لە دوو ڕادە پێک هاتبی و کەوانەکەش توان دووبی کەواتە دوو مەرج و شەرت هەیە لۆکردنەوەی ئەو جۆرە کەوانانە بە ڕێگایەکی خێرا بە مەرجێک کەوانەکە توان دووبی نەک توان سێ و چار و شتیوە و مەرجی دووەم تەنیا لە دوو ڕادا پێک هاتبی هیچ مەرج نییە لێرە کەمبی یان کۆبی ئەوە هیچ کێشە نییە. ئێستا ئەو کەوانەی دەکەمەوە بەو یاسایە خێرایە و ئاسانەی. پرسیاری 29 دەتوانم لێرە چاکەم. پرسیارەکە شیتەڵ دەکرێت لە کاتی کردنەوەی ئەو کەوانە سێ ڕادەم بەدەست دەکەوی ڕادەک لە لای ڕاست ڕادەک لە لای چەپ و ڕادەک لە ناوەندێ. هەمیشە و هەمیشە ئەو ڕادەیە و ئەو ڕادەیە هەمیشە پۆزیتیڤن هێمای کۆیان لە پێشە ئەگەر ئێرە کەمبی یان کۆبی هیچ کێشە نییە هەمیشە ئەو دوو ڕادانە مۆرەکە و شینەکە هەمیشە هێمایەکەیان کۆیە. لێرە پێویست ناکە بنووسم تەنیا لێرە دەنووسم کۆ کەواتە ئەو دوانە هەردووچیان کۆیە لێرە یەکسەر دەنووسم کۆ. ئەو جا یاسایەکە دەرێت چ یەکەم ڕادە توان دوو لێرە دەنووسرێ یان با بە مۆری بنووسم توان دوو لێرەش چ دەنووسم دووەم ڕادە توان دوو 5 توان دوو. لە ناوەندێت چ دەنووسم ئەگەر ئێرە کەم بوو لێرەش کەم هەیە
ئەگەر ئێرە کۆ بوو لێرەش کۆ هەیە، چونکە لێرە کەمە ڕادەی دووەم تەنیا دەبیتە کەم. ئەوجا تۆزێک ڕادەی دووەم ئاڵۆزە چ دەکەین؟ هەمیشە ئەو دووەی دەینین جارانی ئەو ڕادەیە و ئەو ڕادەیە، کەواتە دەبیتە 2 جاران 5 10 پیتی س. تەواو. ئەوجا پاشان کە هەموو ئەو شتانەم زانی، ئەو پێی ناوێ ئەو لاکێشانە لێرە بنووسم، لا دەبم، تەنیا ئەوە لۆ ڕوونکردنەوەی بوو. بووە چ بووە؟ سئتواند و کەم 10 س کۆ 25. ئەوە کردنەوەی ئەو جۆرە کەوانانە کە توانیان تواندوونە وە لە دوو ڕادەش پێک دێن. کەواتە یاسایەکە چییە؟ یاسایەکە ڕادەی یەکەم تواندوو هەمیشە پۆزیتیڤە، ڕادەی دووەم تواندوو هەمیشە پۆزیتیڤە، ڕادەی ناوەندێ ئەگەر ئێرە نێگەتیڤ بوو ئەویش لێرە نێگەتیڤە، ئەگەر لە مابەینیان پۆزیتیڤ بوو ئەویش پۆزیتیڤە. دەکاتە چ دەکاتە؟ ئەو دووە جارانی ئەو 5 جارانی ئەو پیتی س. کەواتە ڕادەی یەکەم جارانی ڕادەی دووەم جارانی دوو هەمیشە هەمان شتە. ئەگەر لێرە کۆبە لێرەش تەنیا لێرە دەمان نووسی کۆ، هیچی دیکە جیاوازی نەدەبوو. بەڵام ئەو دوو ڕادەیە هەمیشە و هەمیشە و هەمیشە ئێرە کەمبی و کۆبی ئەوانە هەر پۆزیتیڤن. ئەوە ڕێسایەکە. ئێستا هەمان ڕێسای بەکاربینم بە خێرایی. لێرە دەبیتە چ؟ دەبیتە ب تواندوو کۆ 6 ب کۆ 9 3 تواندوو دەکانەوە، چونکە کۆیە هەمویان کۆنە. لێرە چی لێدێ؟ لێرە چیان لێدێ؟ دەبیتە 9 س تواندوو کۆ 2 جاران 2 سێ س دەکاتە 2 جاران 2 4 4 جاران 3 12 س وە س. ئەوجا کۆ 4 پیتی س تواندوو. ئەوە ڕێسا و یاسایە ببوور خێرایەکە تواندوو. ئەو های لێدێ. ئەگەر ئەو ڕێسایم نەزانی یان لەبیرم چوو، بێگومان دەتوانم دوو کەوانەی لە تەنیشتێک دانێم و لێکدان بکەم وەکو کولێرانە لێکدانەکەمان کرد. بەڵام پێویستە یاسایەکەش هەر بزانم. ئێستا دێمە لای یاسایەکی نوێ کە ئەویش یاسایەکی خێرایە، لێرە بەکاردێ لەو جۆرە پرسیارەی. دوو کەوانم هەیە، تەمەشایان دەکەم هەمان ڕادە لێرە هەمان ڕادە لێرە تەنیا و تەنیا جیاوازیەکە چییە؟ لێرە کەمە لێرە کۆیە، یان بە پێچەوانە لێرە کەمە و لێرە کۆیە. ئەگەر هاتوو ئەو جۆرە پرسیارانەم هەبوو، لێکدانی ئەو جۆرە کەوانانە کە هەمان ڕادەیان هەیە، یەک لە هێمایەکان کۆیە، یەکەچیان کەمە، یاسایەکە دەڵێ چ؟ دەڵێ ئەو ڕادەیە توانی دووی بکە، ئەو ڕادەیەش توانی دووی بکە، لە مابەینیان هەمیشە و هەمیشە هێمای کەم دانێ. ئەگەر پاشان ویستم بنووسم 4 تواندوو دەکات چەند؟ دەکاتە 16. کەواتە ئەنجامەکە دەکاتە س تواندوو کەم 16. زۆر بە ئاسانی لێکدانی ئەو جۆرە کەوانانە یاسایەکی خێرا هەیە. لێرە پرسیاری 34 تەمەشاکەم. ئەو ڕادەیە
هەمان ئەو ڕادەیە، ئەو ڕادەیە هەمان ئەو ڕادەیە، یەک لە هێمایەکان کەمە، یەکە چیان کۆیە، یاسایەکەی پیادە دەکەم. یاسایەکە چ دەرێ؟ سێ تواندوو س تواندوو واتە نۆ س تواندوو کەم چوار ئەو پیتە تواندوو. زۆر زۆر ئاسانە. لێرەش کو ئەو کەوانەی دەکەمەوە، ڕادە یەکەم تواندوو دەکا 16 س تواندوو کەم 8 س وەسە کۆ ڕادەی دووەم تواندوو. ئەوەش ئەنجامەکەیە. کەواتە لێرە دوو یاسای خێرا هەیە لۆ ئەو جۆرە کەوانە تایبەتانە. ئەو کەوانانە تایبەتن کە یاسای تایبەتیش هەیە بۆ ئەوەی بە خێرا کەوانەکان لێک بدەین و کەوانەکان بکەینەوە. ئەوەش تەواو بووم. ئێستا بێمە لای پرسیاری 35. کرێکارێک دەیەوێ پاکەتێک دروست بکە لە پارچەم قەبایەک. پارچەم قەبایەکی هەیە، ئەو پارچەم قەبایە درێژیەکەی 20 سانتیمەترە و پانیەکەشی 15 سانتیمەترە. کەواتە پارچەم قەبایەکە لا کێشەیە. چ دەکا ئەو کرێکارە؟ چوار گۆشەیەک لە هەر یەک لە گۆشەکانی پارچەم قەبایەکە دەبڕی. ئەو چوار گۆشەیە درێژی لایەکی پیتی سئە. بێگومان ئەو پرسیارە هیچ باش نەنووسرایە، بەڵام مەبەستیان ئەو هایە، بەڵام باش نەنووسرایە. ئەوەی ڕاستی بی هیچ خوێندکارێک تێناگا مەبەستی ئەو پرسیارەی چییە، چونکە هەڵەی زمانەوانی هەیە. پاشان نوشتاندنەوەی تەنیشتەکانی بۆ سەرەوە بڕێک بنووسە و سادەی بکە کە ڕووبەری بنکەی ئەو پاکەتە بنوێنێ. واتە پاکەتێک هەیە، پارچەم قەبایەکی هەیە، ئەو کرێکارە یەکەم جار دەچیتن لەو پارچەم قەبایی لەو تەنیشتانە چار گۆشەی دەبڕی کە چارگۆشەکانی بڕی نەما. پاشان ئەو لایەنە دەنوشتێنیتەوە، دەینیتە سەرەوە هەتا وەکو پاکەتەکی لێبێ. ئەو جە لێرە چیان لەمە دەوێ؟ بنکەی ڕووبەری بنکەی ئەو پاکەتەی دەکاتە چاند، واتە ئەو شینە دەکاتە چاند. ئەو ئەیان لەمە دەوێ. ئێستا ئەمە لێرە ڕوونم کردیتەوە. ئەوە پارچەم قەبایەکەیە کە ئەو کرێکارە هەیتی درێژیەکەی 20 سانتیمە، پانیەکەشی 15 سانتیمە. دەچی چ دەکات؟ دەچی لە هەر لایەکی ئەو چار گۆشەی دەبڕی، لێ دەکاتەوە لە هەموو گۆشەکان. چار گۆشەکانیش وەکو یەکە، چار گۆشەکانیش درێژی و پانیان وەکو یەکە، پیتی سئە. نازانین چەندە پیتی سئە. واتە من ئێستا با بچم ئەو چار گۆشانە ببڕم. لێرە بڕیمەوە، لێرەش چار گۆشەکەی ببڕم، لێرەش چار گۆشەکەی ببڕم و لێرەش چار گۆشەکەی ببڕم. ئەو جە پاشان ئەو لایەنە بنوشتێنمەوە، ئەو لایەنە بنوشتێنمەوە چ دروست دەبی، وەچی پارچەم قەبایەکی وەچی پاکەتێکی دروست دەبی. بێگومان دەبی لایەکانی ئەمن بە یەکوە بنووسێنم. ئەوەش هەموویان وەکو یەکن لایەکان. ئێرەش پیتی سئە، ئەو دوو پیتانە لایەکان بە یەکوە بنووسێنم، لۆ سەرەوە بیان نوشتێنمەوە، ڕووبەرێک دەردەچی لێرە، ڕووبەری بنکەی ئەو پاکەتە کە ئەوەندەیە ڕووبەرەکە. ئێستا ئەوەی لە منی داوا دەکەن ڕووبەری ئەو لاکێشە زەردە چەندە. بێگومان درێژی ئەو لاکێشە زەردە دەکاتە 20 کەم 2 جار پیتی س، چونکە لە دوو لای دەبڕدرێ، لێرە و لێرە. کەواتە درێژی ئەو لاکێشەیە دەکات 20 کەم 2 س، پانیەکەشی دەکاتە
15 کەم 2 چونکە لێرەش دەبڕدرێ لێرەش دەبڕدرێ کەواتە لێرەش هەر پیتی ئەوە لێرەش هەر پیتی کەواتە زۆر ئاسانە دیتنەوەی ڕوبەری بنکەکەی کە دەکاتە 20 کەم 2 لە ناو کەوانەی جارانی 15 کەم 2 لە ناو کەوانەی ئەو های لێدێ ئەوە درێژەکەیە ئەوە شپانی لاکێشەکەیە بنکەی پاکەتەکەیە ئەو جێستا دەبی لە ناو کەوانەیاندانێم و جارانی دوو کەوانەکان بکەمەوە جارانی یەکتریان کەم لە کاتی جاران ئەو ژمارانە دەردەچی و لە کاتی سادەکردن ئەو ئەنجامم بەدەستێتن ئەوە ڕوبەری بنکەی پاکەتەکەیە بێگومان نازانم 100% چەندە چونکە نازانم پیتی دەکاتە چەند بەڵام لێرە چونکە لێکدانی کەوانەیە و لێکدانی ڕادەکانە کەواتە تەنیا بڕەکەم بەدەست دەکەوی تەواو بووم لەو پرسیارەش ئیدی پرسیارەکانی دیکە لێرەش دیسان تەمەشاکەم دەبینم پرسیاری 36 پیتیمە هەمان شتە ژمارە 6 هەمان شتە یەکە کەمە یەکە کۆیە کەواتە ڕێسایەکەی پیادە دەکەم ڕێسایەکە دەڵێ لێکدانی ئەو دوو ژمارە ئەو دوو کەوانەیە دەکاتە تواندوو کەم 6 تواندوو ئەو جە پاشان 6 تواندوو بێگومان دەکاتە 36 زۆر بە ئاسانی ئەگەر نەمزانی چ دەکەم ئەگەر نەمزانی ئەوەی جارانی ئەو پیتەی دەکەم دەکات تواندوو پاشان جارانی 6 دەکەم دەکاتە کۆ 6 پاشان کەم 6 ئەو جا کەم 36 پاشان کۆ 6 لەگەڵ کەم 6 دەبنە 0 هەروەکو جاران تواندوو کەم 36 دەمێنێتەوە بێگومان ئەگەر ڕێسایەکەم لە بیرچی کەواتە بە ساکاری و بە شێوەیەکی ئاسان دەتوانم ئەو کەوانەی جارانی ئەو کەوانەی بکەم پرسیاری 37 لێرە ناتوانم ڕێسای ئاسانەکە بەکاربێنم چونکە ڕادەکان ئەوە وەکو یەکە بەڵام ئەوە وەکو ئەوەی نییە کەواتە ناچارم لێرە ئەو پیتە جارانی ئەو پیتە تواندوو پاشان ئەو پیتە جارانی 12 دوایە کەم 5 دوایە کەم 5 جاران 12 دەکاتە کەم 6 ئەو جا ڕادە لێک چووەکان لەگەڵ یەک ئەژمێر بکەم سادەی بکەم لێرە تەمەشاکەین دەتوانم ڕێسایە خێرایەکە بەکاربینم ئەویش دەکاتە چار ئەو پیتە تواندوو کەم 9 لێرە شەروە دەتوانم ڕێسایە خێرایەکەی بەکاربینم کە دەبیتە 9 ئەو پیتە تواندوو کەم 16 تواندوو زۆر ئاسانە هەمیشە کەم کردنەوەی ئەو کەوانەیە بە ڕێسا یاسایە خێرایەکە دەکاتە 9 تواندوو کەم 2 جاران 3 6 جاران 4 24 کۆ 4 جاران 4 16 لێرە شەروە ڕێسایەکە خێرا دەکاتە 25 پیتی تواندوو کۆوە 2 جاران 5 10 جاران 3 30 و کۆ 9 تواندوو لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕە دەربارەی لێکدانی کەوانەکان و ژمارە لێکدانی کەوانەکان و ڕادەکان و ڕێسا و یاسای خێرا بۆ کەوانە تایبەتەکان هەتا وانەیەکی نوێ هەر بژی